دەرکەوتنەوەی سەیفولیسلام قەزافی پاش 10 ساڵ و قسە و باسەکان لەبارەی گەڕانەوەی بۆ سەر دەسەڵات لە لیبیا دۆسیەی گەڕانەوەی دیکتاتۆریەتی لە وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەرمتر کردووە. ئەو دیدارەی سەیفولیسلام کوڕی دووەمی موعەمەر قەزافی دیکتاتۆری پێشووی لیبیا لە ڕاگەاندنێکی ئەمریکی وەک نیویۆرک تایمز و باسکردن لەبارەی خۆپاڵاوتنی بۆ سەرۆکایەتی لیبیا لە کاتێکدایە کە لایەنگرەکانی لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی هاوپەیمانیتی لەگەڵ هۆزەکان کاریان بۆ ئەوە دەکرد بیگەڕنەوە بۆ جێگەی باوکی. هەرچەندە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە لە لاهای داوا کراوە. بەشێک لە چاودێرانیش ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی بە ڕەوازپێدانی ئەو بابەتە تۆمەتبار دەکەن بەوەی هۆکارێکە بۆ گەڕانەوەی دیکتاتۆریەت. بیرروڕاکان لەبارەی دەرکەوتنەوەی سەیفولیسلام قەزافیەوە دابەش بوون بۆ دووبەرە. هەندێک پێیان وایە هیچ گۆڕانکاریەک لەم چەند ساڵەدا ڕووی نەداوە و کوڕەکەی قەزافی سەرکەوتوو نابێت بۆ ئەوەی ببێتە سەرۆک. لە بەرامبەردا هەندێک دەڵێن کە دەتوانێت لەسەر کورسی سەرۆکایەتەکەی باوکی دانیشێت و بەردەوام بێت. هەروەک عەبدولحەکیم معتوق نووسیوێتی چارەکە سەدەیەکە سەیفولیسلام دەناسم هەرچەندە من دەنگی پێنادەم بەڵام ئەگەر خۆی کاندید بکات بۆ سەرۆکایەتی لیبیا بە دڵنیاییەوە بەبێ ڕکابەر دەبێتە سەرۆک. لە بەرامبەردا فەرەز دەردوور پێی وایە دەرکەوتنەوەی قەزافی بۆ سەلماندنی زیندوێتی و گەڕانەوەی ئەو نەبوو، بەڵکو زیاتر ئەوە سەلمێنرا کە ئەو هەر لە ڕابردوودا دەژی و تا ئێستاش کاریگەرە بە باوکی و جانتاکەی ئەوی پێ بێ زیاد و کەم و توانای پێشکەوتنی بە هیچ شێوەیەک نییە. توێژەرێکی وەک محەممەد جبریلیش گومانی لەو دەرکەوتنە هەیە کە ڕاستی بێت و لە ئێستادا بەڕێوە چوو بێت. با تایبەت وەک خۆی دەڵێت دەرکەوتن بەو جلوبەرگەوە لەو شوێنە تاریکە جێگەی پێکەنینە بە عەقڵی ڕۆژنامەنووسانی ڕۆژنامەی نیویۆرک تایمز. لەلایەکی دیکە و ڕۆژنامەی گاردیانی بەریتانی راپۆرتێکی لەبارەی دیموکراسیەت لە جیهانی عەرەبی بڵاو کردووەتەوە و لە بەشێکی داهاتووە دامەزراوەی دیکتاتۆریەت لە ناوچەکە کە ئێستا بە ناوی میسر و سعودیەوەیە وەڵامێکی ڕێژەیی وەرگرتووەتەوە. هەرچەندە داوای گۆڕانکاری دەکرێت بەڵام دیکتاتۆریەت هۆکارە بۆ ئەوەی کە بارودۆخەکە بە چ دیوێکدا دەکەوێت. یەکێکی دیکە لەو گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕوویدا کودەتای تونس بوو لەلایەن سەرۆکۆماری ئەو وڵاتەوە. ئەوەش کاردانەوەی نێوخۆیی و نێودەوڵەتی بەدوای خۆی داهێنا. لەو بارەیەوە یوسرا غەنووشی وتەبێژی بزوتنەوەی نەهزەی تونسی ڕایگەاند هەندێک کەس لە ناوخۆ و دەروی وڵاتیش هەن کە ئارەزووی گەڕانەوەی دیکتاتۆریەت دەکەن و خۆیان بۆ ئەوە ئامادە دەکەن بگەڕێنەوە بۆ دۆخی پێش شۆڕش. لە بەرامبەر قەیس سەعید سەرۆکۆمار و خاوەنی کودەتاکەی تونس کە هەر لە شێوازی کودەتاکەی و ڕەفتارەکانی دوای کودەتا سەلماندی دیکتاتۆرە. لە دیداری لەگەڵ نوێنەری میدیاکانی ئەمریکا لە ڕۆژی هەینی ڕایگەاند کە ئەو نایەوێت ببێتە دیکتاتۆر. چاودێرانیش پێیان وایە ئەم گۆڕانکاریانی جیهانی عەرەبی بە پاڵپشتیکردنی وڵاتانی زلهێز و خاوەن پێگە مەترسیەکانی سەرئاشتی و دیموکراسیان زیاد کردووە و ترسی گەڕانەوەی دیکتاتۆریەت بووەتە مۆتەکەی ئازادی گەلانی ناوچەکە.